ناوچەی پارێزراوی سروشتی چییە و لقەکانی کامانن؟ ئامان چییە لە دامەزراندنی ناوچەی پارێزراوی سروشتی؟ وە کارە قەدەغەکراوەکان چین کە نابێت لە ناو ناوچەی پارێزراوی سروشتیدا ئەنجام بدرێن؟ ئەو ناوچانەیانە و شوێنانە کامانن کە لەسەر ئاستی عێراق و باشووری کوردستان دیاری کراون بۆ ئەوەی کە بکرێن بە ناوچەی پارێزراوی سروشتی. یەکێک لەو ناوچانەی کە بۆ ماوەی چەندین ساڵە کاری بۆ کراوە کە بکرێت بە ناوچەی پارێزراوی سروشتی لە سنووری قەزا جوانەکەی چۆمانە. ئێمە ئەمڕۆ و تیمی بەرنامەی ژینگە پارێزی هاتووینەتە قەزای چۆمان. ئۆفیسی سەرەکی ناشناڵ پارکی هەڵگورسەکران بەسەر دەکەینەوە و دەپرسین لە کارەکانیان و ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمیان هەیە. بینەرمان بن. مەبەست لە ناوچەی پارێزراوی سروشتی بریتیە لە هەر ڕووبەرێکی زەوی وشکانی کە دووری جوگرافی دیاریکراوی هەبێت و سیستەمی سروشتی تاقانە یا بوونەوەری دەگمەن و گرنگ لە خۆ بگرێ کە بە یەکەوە بەپێی ئیکۆسیستەمێکی دیاریکراو بژین و لەوانەیە هەندێکیان هەڕەشەی تێکچوون یا لە ناوچوونیان لەسەر بێت و لەبەر بەهای ئەم سیستەمانە لە بواری ڕۆشنبیری یا زانستی یا گەشت و گوزار یا کەلتوری یا جوانی کەوا دەخوازێ لە ڕووی یاساییەوە پارێزراو بن با مەبەستی پاراستن و بەردەوامیان. بە شێوەیەکی گشتی بەپێی پێناسەیەکی گشتگیر ناوچەی پارێزراو چکە جیاوازە لە ناوچەی پارێزراوی سروشتی چکە ناوچەی پارێزراو وشەیەکی زۆر گشتگیرترە لە ژێریا چەند جۆرێک لە ناوچەی پارێزراو هەیە بەپێی و گایدلاین و پێوەرانی کە IUCN ڕێکخراوی IUCN کە ڕێکخراوی جیهانیە تایبەت بە سروشت ئەو پێوەرانی کە دیاری کردووە 6 جۆر ناوچەی پارێزراوی جیا کردوێتەوە کە هەرێکیان پێوەری تایبەت بە خۆیانیان هەیە. ئەم 6 جۆرە لە ڕاستیە جۆری یەکەم 2 بە 6 واتە ئەبێ بە 7 جۆر. جۆری یەکەمیان پێوترێ ستریکت نیچر ریزێرڤ واتە ناوچەی پارێزراو کە بە هیچ شێوەیەک ڕێگە بە هاتنە ناوەی مرۆڤ نایرێت و بە تەواوی لە ڕووی سروشتی و کۆنترۆڵەکرێ. ئەم ناوچەی لە ڕووی قەبارەوە تۆزێ بچووکترە بەراورد بە ناوچەکانی تر. و جۆری هەمیان ناوچەی ویلدەرنێسی پێوترێ واتە ناوچەیەک کە بۆ جۆری گیانەوەرەکان کە تایەتی زۆر گرنگە و بایەخی پێدرێ ئەمە لە ڕووی ڕووبەرەوە زۆر گەورەترە تقریبان ڕووبەریان لە نزیکە لە ڕووبەری جۆری دووهەمەوە کە پێوترێ ناشنڵ پارک. ناشنڵ پارک واتە پارکی میلی ئەوەی کە لە لای خۆمان زۆر باوە. ناشنڵ پارک ڕووبەرێکی بەفراوانی هەیە و لە ڕووی تەداخولکردنی دەستێوەردانی مرۆڤەوە ڕێگە ناگیرێت کە مرۆڤ هاتو چۆی تیا بکات ڕێگە ئەیرێت هەنێک ناوچەی بە بڵێ خان و ئەوانەی تیابێت بەڵام ئەوەیە لە ڕووی بەڕێوەبردنەوە پێویستە چاودێری بکرێت و ئەو هۆکارانی یان ئەو پێوەرانی کە دیارێکرێ بۆ ناوچەیەکی وەکو ناشنڵ پارک پێوەری تایبەت بەخۆی هەیە کە من لە ئێستا ناچمە ناوی بە تەفاسیلی. جۆری سێهەمیان جۆرێکە ناوچەیەکی پارێزراوە کە پێوترێ پرۆتێکتد لاندسکیپ یان سیسکیپ. پرۆتێکتد لاندسکیپ واتە ناوچەیەکی پارێزراو لە ڕووی سروشت و دیمەنەکەیەوە یاخود ئیتر ئایا وشکانی بێیان دەریایی بێ. ئەم ناوچانە لە ڕووی هەڵکەوتی جوگرافیەوە زۆر گرنگن لە ڕووی نشینگەی ژینگەیەکیانەوە گرنگن لە ڕووی جوانیەوە گرنگن بە پێ و پێوەرانی کە دیاری کراوە ئەمەش جۆرێکی ترە. جۆرێکی تریان ناوچەی پارێزراوە لە ڕووی کلتوری و شوێنەوارناسیەوە کە ئەمە ڕەنگە تۆزێک دوور بێت لە ڕووی سروشت بەڵام هەر دیاری کراوە لەبەروی هەنێک جار ناوچەی پارێزراو هەیە کە هەم لە ڕووی کلتوری و شوێنەوارناسیەوە گرنگە هەم لە ڕووی سروشتەکەیەوە جوانە. جۆری تریشان پێوترێت ناوچەی بەڵێن بە ئینگلیزیەکی پێوترێ Protected Species Habitat and Species Management Area. ئەم ناوچانە واتە
بەڕێوەبردنەکەیان تەرخانەکرێ بۆ جۆرێک لە گیانەوە کە زۆر گرنگە یان جۆرێک لە ڕووەک کە زۆر گرنگە یاخود جۆری گەژینگەیەکە گرنگە بۆ جۆرێک لە زیندەوەر ئەمە جارێکی تر پێوری تابەتی خۆی هەیە جۆرێکی تریانەوەی کە پێوترێت protected area for sustainable use واتە ناوچەکە ئەپارێزرێت کە تایە گرنگی ئەیرێت بە چۆنەتی بەڕێوەبردننی سامانە سروشتەکان بە شێوەیەکی زانستیانە وسود وەرگتن لە سەرچاوە سروشتەکان بەبێ ئەوەی تێک بدرێ بەڵکو بەکاربهێنرێت لە پێناوی ئەوەی کە جارێکی تر بۆ خزمەتی ژینگە بەکاربهێنرێتێ واتە بۆ نمونەگەر سەرچاوێکی ئاوی هەبێ لەو ناوچەیەیە ئەکرێت سوودی لێ وەربگیرێت بۆ بەرهێمێنانی کارەبا بەبێ بەڵێن گاز و بەنزین ئەوانە بەکاربێنیت یا وەکو سەرچاوێکی renewable energy. لە عراقدا بە فەرمی کە چەند ناوچەی پارێزراوی سروشتی هەیە ئەتوانی بڵین 6 ناوچەی پارێزراوی سروشتی لە عراقدا بەگشتی هەیە بەڵام لە باشووری کوردستاندا بە شێوەیەکی فەرمی وەکو ناوچەی پارێزراو مەحمی تاوەکو ئێستا دانی پێدانەندراوەوە نییە بەڵکو ئەوەی کە هەیە ئەو پرۆژەی ناشنال پارک هەڵگورسەکرانەکە لە ساڵی 2010ەوە دەستی بە کار کردو و هەتاوەکو ئێستا کە هاتووە لە ئیدارەداندا پێشتر ئێرە وەکو کە دەیبینن وەکو ئۆفیسەرێکی ناشنال پارک بووە هەتاوەکو 2000 کۆتایی 2016 بەڵام لە دوای 2016 بە شێوەیەکی کاتیدرا بە بنکەی بەڕێوەبەرایەتی گەشتگوزاری چۆمان لە پێشی ئەوەدا هەتاوەکو 2016 ڕۆژانە کاری تێدا کراوە هەتاوەکو ئێوارانی درەنگ و بگرێجاری وایە بە شەو ڕۆژ تێدامانەوە و هەتا ئەو کاتێکە بەتەواوی خرایە سەرپێ و کۆمەڵێک کۆرسی ژینگەی تێدا کراوە کۆڕ و سیمیناری تێدا کراوە کار و چاڵەشی داکراوە بەڵام لە دوای 2016 بەولاوە کار و چاڵەشەکان تێدا کەم بوونەوە هەم لە بەرەوەیکەوە فەندەما هەم لە بەرەوەیکەوە ئەو بڕەپارەی کە من هەیە کە لەلایەن ئەنجومەنی پارێزگای هەولێرەوە دابینەکرا و پارێشیان نەما و زۆربەی ئەو کارمەدانێکە بە شێوەیەک لێرە کاریانە کرد زۆربیان هەمویان ئەتوانین بڵین هەمویان گەڕانەوە شوێنی کارەکانی خۆیان تەنها ئەوەی کە ماوە منم لێرە بە شێوەیەکە بەردەوام ئاگاداری کارەکان بم ئەو بەشی ئێرە هەیە کە لە چەند بەشێک پێک لە لێرانە بەڵام بەشی ڕاوی هەیە بەشی ئیکۆلۆژی هەیە بەشی بۆتانیک هەیە بەشی ئەوەی کە باڵندە و ئەوانەیە هەیە بەشی ئاژەڵی هەیە بەڵام ئەوی لێرە کە بەشی ڕاوە لەو کاتێککە زۆر چالاک بوو بە تایبەتی لە 2010 هەتاوەکو 2014 کۆمەڵێک ڕاوچی زۆر ینی کە بەردەوام ڕامیانە کرد هەموو ئامێرەکانیان هێنا ئێرانەدایان ناو وازیان لە ڕاوهێنا ئەوانە ئەتوانی بڵ هەندێک تر بووە ئەویان کە دەبین وەکو تاپڕەکان کە هەیە بەکارێنە ئەوە داوی ڕاوکردنە ئەویان قەفەسەکانیەتی ئەوانە بۆ شوێکە بەکارهاتینە هەندێک لەو هەموو ئەوانەی کە بین ئەوەشان بە هەمان شێوە هەری ڕاوە کە بەکارهاتیە ئالەتی جیاوازە ئەوەیان هەندێک جۆری جیاوازی باڵندە کە لێرانە هەبووە وەکۆی بڵێن داڤێرستی جۆری باڵندەکان کە هەبووە نیشانەدات و هەبووە لەو لاشیانەوە هەندێک کەلوپەلیەوەی کە پێشتر تەنها لەوەی کە لە سەدەمانی کۆندا بەکارهاتەوە و خەڵک لە خۆشەویستی و حەز و ئارەزوی لەوەیکەوە ئەو پرۆژەیە بە باشی بڕواتە بەڕێوە و پرۆژەیەکی باش بێ لە خۆشەویستی ئەوانە زۆربیانی ماڵی خۆیان و تەنانەت کە زۆریشان خۆشویستە لە سەدەمەی کۆنەوە هەڵیان گرتە لە باو باپیرانەوە لەوان مایتەوە بەڵام دایانە ئەو هەڵگورسەکران ناشنال پارکە پەیکەرانە نیشاندانی ئەوەیە کە هەمە جۆرەتی و ئەو ئاژەڵانە لەو دەڤەرەدا هەبوون و بە ڕێژەیەکی زۆر هەبووە لە ناوچەیەدا لازال ئێستاش هەر بەردەوام هەموو ئەوانە کە ئێستا ئەبین لەو لە ژوشک و نازام جۆری چێرشی چێوی و ئەوانەی کە هەنا بە ڕێوی چەقەڵی هەموو ئەوانەی کە هەیە بە بەو جۆری بەرازە تاوەکو ئێستاش بەردەوام ئەتوانی بڵین لە هەفتەی ڕابردووە توانم بڵم 15-20 دانە بێکەوە بینیوە لەو ناوچانە ئەوەی ئێرە کە دەبینین ئەوەشان بە هەمان شێوە بەشێکیانەکە هەندێک جۆری تایبەت لێرەکە هەیە لە ئەتوانی بڵین لە شوێنەکانی تر نەبووە لێ ئەوانە بینین هەمویان هەر یەک لەوانە
هەڵگیراون و ئەشتوانین بڵین ئەو ناوچەیە زۆر دەوڵەمەندە بەو جۆرە خشۆک و ئەوانەی کە لە ناوچەیەدا هەنە. ئەو ناوچانەی کە لەسەر ئاسی عێراق دیاری کراون بۆ ئەوەی وەکو ناوچەی پارێزرا و بناسێنرێن 82 ناوچەن بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2007ەوە کە ڕێکخراوی سروشتی عێراق بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراق هەستا بە پرۆژەیەک کە پێوترا کیبا دایڤێرسی ئێریاز پرۆگرام. ئەو پرۆگرامە تایە چەند توێژینەوە کرا لەسەر ئەو ناوچانی کە گرنگن بۆ توێژینەوە کە ماوەی 10 ساڵی خایان لەو ماوەیە لەسەر ئاستی هەموو عێراق داتا کۆکرایەوە لەسەر گرنگی ئەو ناوچانە لە ڕووی هەمە چەشنی زیندەوەریەوە و لە ڕووی سەرچاو ئاویەکانەوە لە ڕووی پۆشەری ڕۆکیەوە. ئەو ناوچانە لەسەر ئاسی عێراق لە 82 ناوچەکە 45 ناوچەیەکەوێتە هەرێمی کوردستانەوە. دیارە لە ساڵی 2012 داوا کرا لە ڕێکخراوی سروشتی عێراق کە لیستێک ئامادە بکە لەو 82 ناوچەیە کە لە سەروی هەموو لیستەکانەوە چونکە دیارە ئاسان نییە هەموو ناوچانە بەیەکەوە کاری لەسەر بکرێ بۆی بپارێزرێ بە شێوەی فارمی لەبەرەوەی پێویست بوو ئەو لەویات بین بە چەند ناوچەیەک لە ڕووی گرنگیان و لە ڕووی ئەوەی کە مەترسیشان لەسەرە. ڕێکخراوی سروشتی عێراق نزیکەی 23 لیستی ئامادە کرد لەسەر ئاسی عێراق نزیکەی 5 ناوچەی کوردستانیشی تیا بوو. دیارە لە کۆتاییە کە لیستەکە نێرا ئەو ناوچانی کە لە کوردستانە لەو لیستەیە بوون بریتین لە ناوچەی قەرەداخ لە شاخی پیرەمەگرون لە سلێمانی و ناوچەی هەورامان لە هەڵەبجە و ناوچەی بارزان لە هەولێر و ئەم ناوچانە کە بڕیاریرا گرنگن هۆکارەکان لەسەر چەند بنەمایەک بوو بنەماکانیش خۆی ئەگرتەوە لەوەی کە چ جۆرە گیانەوەرێکتیایە کە هەم مەترسیان لەسەر ئاسی جیهانی و بە هەماشیوە ڕۆکی و لە ئاسیەوەی کە چەند دەوڵەمەندن چەند گرنگن لە هەمان کاتیشە مەترسیشیان زۆر لەسرە ئەو لیستە بەو شێوەیە نێرا. بەڵام ئەو لیستە دیارە لیستێکی فارمی نیە تەنها پێشنیاز کراوە و وەکو عێراق خۆیان ئیشان لەسەر ئەوە کردو کە ناوچەکان بە شێوکی فارمی بناسێرێ بە تایبەتی لە ساڵی 2014 کە ڕێکخراوی سروشتی عێراق کاری کرد لەسەر ناساندنی هۆڕەکانی باشووری عێراق وەکو ناشنال پارکێک پێوترێ مێسۆپۆتێمیە ناشنال پارک. ئەو هۆڕانە بە شێوکی فارمی وەکو ناشنال پارک تەنها ناشنال پارکی فارمیە لە ئەسەر ئاسی هەموو عێراق و ناوچەکە. بێجگەلەوە 5 ناوچەی تریش کاری لەسەر کراوە کە بە فارمی بناسێنرێت. لە هەرێمی کوردستانە هیچ ناوچەیەکمانەیە کە بە شێوەیەکی یاسایی دانی پیابنرێک ئەمە بەڵێ ناوچەی پارێزرای سروشتیە تەنانەت بەپێی ئەو یاسایی کە ئەو ڕێنمایی کە هەرێمی کوردستانیش دەری چوانوە ڕێنمایی ژمارە نوێی ساڵی 2011 بنەمای ئەم یاسایە لەسەر ئەوە بنیاسنراوە کە ئەبێت لیژنێک پێک بێهێنرێ بۆ چاودێری و بەڕێوەبردننی ناوچی پارێزرا و لە هەرێمی کوردستانە بۆ پێکێنانی ئەم لیژنەیە پێویستە ئیمزای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی لەسەر بێ هەتا ئێستا ئەو ئیمزایە نەکراوە لەبەرەوە ئەو لیژنەیە کارانیە و هەتا و لیژنێش کارانە بێ بە شێوەیەکی یاسایی ناتوانرێ و ناکرێ ڕێگە پێدراو نییە کە هیچ ناوچێک بە شێوەیەکی یاسایی بناسێرێ وەک ناوچێکی پارێزرای سروشتی. بەپێی پەرتووکی ناوچە سەرەکیەکان بۆ هەمەجۆری زیندەی KBA لە عێراقکە وەزارەتی ژینگەی عێراق و ڕێکخراوی سروشتی عێراق لە ساڵی 2007 بڵاویان کردوتەوە 82 ناوچە پێشنیار کراوە کە بکرێن بە ناوچەی پارێزراوی سروشتی لە عێراق کە 45 ناوچیان دەکەوێتە باشووری کوردستانە و بریتین لە فیشخاپور، بێناوی و سەرەڕۆ، دوورێ، مەنگێش، چیای گارا و گاراگۆ، ئامێدی و سۆلاف، دەریاچەی مووسڵ، دەریاچەی دوهۆک، زاوێتە، ئەتروش و بانیە، گەلی زانتە و گاربیش، بارزان و گەلی باڵندە، خێرەزووک، بەخمە و چیای برادۆز، گەلی ڕەواندۆز، سەری حەسەنبەک، چیای هەڵگورد، چیای حاجی وەمەران، چیای سەکران، بەحرکە،
دۆڵی سماقۆڵی و ئەسحاب، دۆڵی پڵنگان، دەریاچەی دووکان و چیای ئاسۆز و تەقتەق، چەمی ڕەزان و چیای پیرەمەگرون و سەرگەڵ و ماوەت و کوڕەداوێ و وەڕاست، ناوچەی شارباژێر، پێنجوێن و پاڕەزان و چەمچەمەڵ و دێلێژە و هەزارمێرد، ناوچەی سەنگا و قەرەداخ و دەریاچەی دەربەندیخان و زەڵم و ئەحمەد ئاوا، ناوچەی هەورامان، کەلار، ناوچەی مەیدان، هۆڕی ئاڵتون کۆپرێ. لیژنەی باڵای نیشتیمانی بۆ ناوچەی پارێزراو لە عێراق لە ناو لیستی 82 ناوچە دیاریکراوەکەدا لیستێکی دیکەی ئامادە کردووە کە کاری لە پێشینەیان لەسەر بکرێت کە لە 19 ناوچە پێگاتون لەسەر تاسەری عێراق. ئەو ناوچانەی لەو لیستەدا بۆ باشووری کوردستان پێشنیارکراون بریتین لە 5 ناوچە. بەنداوی مووسڵ، ناوچەی پارێزراوی سروشتی پیرەمەگرون، ناوچەی پارێزراوی سروشتی قەرەداخ، ناوچەی پارێزراوی سروشتی بارزان، ناوچەی پارێزراوی سروشتی سەکران. ئەو سنووری کە ناوچەی پارێزراوی هەڵگورد سەکران هەیەی لە پردی حافیزەوە دەست پێ ئەەکە ئەگەر تەمەشا بکەین بە دوو لاوەدا بەژوە لایەکیان کە لە لۆی داخل دەبی لۆ چۆمانەوە بەدەستە ڕاستەوە سەکران تێ بە دەستە چەپتەوە هەڵگۆردت هەیە لەوەوە درێژ دەبی لە پردی حافیزەوە درێژ دەبێتەوە هەتا ئەگاتە دواسنووری ئەتوانین بڵێن دواسنووری باشووری کوردستان وەلا دەستە چەپشتەوە بە هەمان شێوەکە هەڵگۆردە بە هەمان شێوەیش تا دواسنووری باشووری کوردستانە هەموو ئەوانە کە بە کۆی گشتی هەردوو لاوەکات نزیکی 400 کیلۆمەتر یان شتێک زیاتر دووجا دروستە بێت و ئەمە سنوورێکی دیاریکراوی ناوچەی هەڵگورد سەکران ناشنال پارکە. ئەو بنەمایی کە ناوچەی پارێزراوی هەڵگورد سەکران لەسەری بنیاد راوە ئەو شوێنانێک کە دیاریکرا زیاتر لەسەرەوە بووکەوە ئەو دوو شوێنە ئەتوانی بڵین پارێزراوترین بەشی سروشتی باشووری کوردستانن لەو بەشانێکە هەنا و بە تایبەتی لە ئەو دوو شوێنە سەکران بە تایبەتر ئەتوانی بڵێن کە داڤێرستی جۆرەتی هەمە جۆری ڕوەکی زۆر جیاوازی تێدایە لە هەمان کاتدا بوونی جۆری ئاژەڵی زۆر جیاواز و بە بەردەوام کە تێیدا هەیە لە هەمان کاتیشدا بەشی ئاوەکەی کە هەیەی ئەمانە ئەو سێ بنەمایانە کە زۆر سەرەکی بوون لەسەر ئەوەی کە لەسەری دابدرا لە هەمان کاتدا بە هەمان شێوەش لە بەشی هەڵگوردا تەمەشا ئەەکەین لە بەرزیتیاکەی لە هەبوونی چواروەرزی زۆر تەواو جیاواز کە هەر چواروەرزەکەی لە خۆدابینی هەبوو ئەو ئاژەڵ و ڕوەک و سەچاو ئەوانەکەی تێدا هەیە ئەوانە بنەمای سەرەکی بوون کە تێدا لەسەر بنیادرا. دەستپێکی ئەو پرۆژێ لە سەرەتاکانی 2002 بووە لەسەر بیرۆکەی بەڕێز خوای لۆ خۆش بێت کاک عەبدولواحید گوانی کە قایمقامی پێشی چۆمان بوو لەسەر ڕاو بۆ چوون یا باڵێن لەسەر بیرۆکەی ئەوەوە ئەویشی لەسەرکا کە زیاتر لە سەرەتا دەوڵات تێدا بەشداری بوون و هەمانگێکی باشە تێدا کردو و بە پاڵپشتی ئەنجومەنی پارێزگای هەولێر و دەستەی پاراستنی و چاکردنی ژینگەی هەرێم ئەو پرۆژەیە خرا سەر پێ و دەستیان بەکارکردن کرد. ناوچەی پارێزراوی سروشتی سەکران یا ناشنال پارکی هەڵگورد سەکران ناوچەیەکی شاخاوی و دەکەوێتە سنووری قەزای چۆمان و لەسەر سنووری ڕۆژهەڵاتی کوردستانە. ڕووبەرەکەی زیاتر لە 200 کیلۆمەتر دووجایە و لە ساڵی 2002 کار لەسەر دروستکردن و دامەزراندنی کراوە بەڵام بە فەرمی نەناسێنراوە. شاخ و چیای بەرز و دۆڵی نزمی تێدایە کە جوانێکی تر با ناوچەکە دەبەخشێ. کانیا و ڕووبەر و بەرزترین تافگەی لەسەر ئاستی باشووری کوردستان و عێراق هەیە. جۆرەها درەختی خۆڕسکی وەک قەزوان، بەڕوو، مازوو، بەڵاڵووکی هەیە و درەختی چێنراوی وەک گوێز، هەنار، هەنجیر، چنار، قەیسی، بی تێدایە. چەندین جۆری ئاژەڵی کێوی هەیە وەک کەڵ، بزن، گورگ، ڕێوی، بەراز، سمۆرە، کەروێشک، ورج. باڵندەی زۆریشی هەیە وەک کەودەری، کەو، سوێسکا، پۆڕ، هەڵۆ، باز. هەروەها ناوچەکە پۆشیگیای زۆر باشە. بەشێکی فراوانی ناوچەکە کوێستانە و تا دوایین مانگی هاوینیش بەفر لە هەندێک شوێنی چیای سەکران دەمێنێتەوە.
دیارە بێت گەلو ناوچانی کە باسم کرد چەند ناوچێکی تریش هەیە کە ڕەنگە لەو لیستەیان نەبن و زۆریش گرنگن لە هەرێمی کوردستانە لە ڕاستەیە دیارترینیان کە بەڕای منیش یەکێکە لە ناوچە گرنگەکان کە پێویستە بە زووترین کات ئیشی لێ بکرێ شاخی بەمۆیە لە دەربەنی خان ئەم شاخە لە ڕووی هەمەجۆری گیانەوەریەوە و بەتابەتیش بۆ شیردەرەکان ناوچێکی زۆر گرنگە هەرچەنە ئیشی کەم لەسەر کراوە لەبەرەوەی ناوچێکی شاخاویە کە کاتی خۆی من ڕێژ کراوە لەبەرەوە کاری مەدانی تایە زۆر ئاسان نییە بەڵام ئەو بەو توانەکەمەی کە کاری تیا کراوە ژمارێکی باش لە هەمەجۆری زیندەوەری تایە بە هەمان شێوە خۆشەری ڕۆکیش لەبەرەوە پێویستە بکرێتە ناو ئەو لیستانی کە پێشنیار کراون بکرێنە ناوچەی پارێزرا و بە تایبەتیش لەبەر ئەوەی دەستدرێژیەکی زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر سروشتی ناوچەی بەمۆ شاخی بەمۆ هەم لە لایەن خەڵکی ناوچەکە خۆیانەوە کە گرنگی پێنایەن هەم لە لای حکوومەتیشەوە کە بەردەوام کانی بەردی و ئەوانە دەرەهێنێت کە دارستانەکە بڕێتەوە هیچ ئەوەی باخێک بەر بە سروشتی ناوچەکە وێرانکاری تیاڕۆیە لەبەرەوە پێویستە بە زووترین کار بپارێزرێت بۆ ئەوی زیاتر دەستدرێژی نەگرێت سەیە ئەو گرفتانەی لە بەردەم ناوچەی پارێزراوی هەڵگۆڕسەکران هەیە کۆمەڵە گرفتان هەیە گرفتەکان لە لایەنی ئیداریەوە کە بگرە کۆمەڵێک کارمەند ئێستا کارمەندەکان نەماون ئەو لایەنە پاڵپشتە داراییە کە دیسانەوە نەماوە ئەو ئۆفیسە سەرەکیە کە ئێستا لە ئێستادا دیسانەوە ئەویشیان نەماوە لایەنە کردارەشەکانی دیکەی کە لە ئێستادا هەیە زۆر جاری وا هەیە ئەو خاوەنددارەتی ئەو خەڵکان گوندنیشتانەیە کە لەو دەڤەرەدا هەیە چونکە زۆرینیان خاوەنی ئەو مڵکوماڵی ئێرن کە لە ناو چوارچەوەی سنووری پارێزراوی هەڵگۆڕسەکراندایە سەرڕای ئەوەش هەندێک جار کە ناڵێنە بەردەوامە بەڵام هەندێک جار لایەنە ئەمنیەکەشی دیسانەوە هەندێک جار گرفت دروست دەکات یەکێک لە گرفتە سەرچەکانی تر ئەوەیە کە سەرڕای هەبوونی ئەو ڕێنمایە کە ناوچەی پارێزراوی هەر شوێنێک گەڕێتەوە سەر دەبێت بگەڕێتەوە سەر دەستەی پاراستنی و چاکردنەوەی ژینگەی هەرێم بەڵام تاوەکو ئێستا بە ئەو لایەنە ئیداریە کە هەیە بەداخەوە هێشتا جێبەجێ نەکراوە کە چەند جار داوامان کردووە وەکو تۆمارکردن لە لایەن دەستی پاراستنی چاکردنی هەرێم تۆمار کراوە و لە دەرەوەش ناسێنراوە و لە 2012 و 2013 لە پۆڵێنەکانیش لەسەر ئاستی جیهان لە پۆڵێنە پێشینەکان بوو بەڵام ئەوەی کە گرفتی دروستکردی ئەو 4-5 ساڵی دواییە کە جۆرە کەم تەرخەمی لێدا دروست بووە. بە شێوەیەکی گشتی ئامانج لە دامەزراندنی ناوچەی پارێزراوی سروشتی پاراستنی یاخۆ هێشتنەوەی هەمەچەشنی زیندەوەریە وەکو خۆی واتە لانی کەم ئەگەر نەتوانیت ژمارەیان زیادکەی ژمارەی ئەو گیانەوەرانیان ڕۆکانی کە لەو ناوچەیە لانی کەم وەکو خۆی بهێڵیتەوە بۆ ئەوەی دەستدرێژی زیاتر نەکرێتە سەر ناوچەکە لەبەرەوە ناوچەیەکی پارێزراو کە تۆ بڕیارەی بە شێوەیەکی یاسایی ئەمە بکەی بە ناوچەی پارێزرا و هەرەوە نییە کە تۆ ناوی بنێ ناوچەی پارێزرا و بەڵکو پێویستە بە شێوازێکی زانستیانە بەڕێوەی ببیت بەڕێوەبردنەکەشی بە پێی پێوەرەکان ئەگۆڕێت بەڵام بەستە سەرەکیەکە لێ پاراستنی هەمەچەشنی زیندەوەریە یاخۆت بە شێوکی گشتی هەمەچەشنی گیانەوەری بێ یان ڕۆکی بێ لەو ناوچانەیە بۆ نمونە گەنمونێکی بچووک بێنمەوە بە پێی پێوەرەکانی ICN دیاری کردو بۆ جۆری ناوچە پارێزراوەکان جۆرێکی ناوچی پارێزراو ڕەنگە بەس لەسەر بنەمای ئەوەی کە پڵنگ لەو ناوچەیە دۆزراوەتەوە ئەتوانی ناوی بنەی بە ناوچێکی پارێزراو لەبەرەوەی ئەو جۆرە گیانەوەرە هەم لەسەر ئاسی جیهانی مەترسی لە ناوچووی لەسەر ژماریان زۆر کەمە دیارە ئەو مرجانەی کە هەن بۆ ئەوەی ناوچەیەکی پارێزراوی لەسەر ئاسی ئەوە ناوچێکی پارێزراو دیاری بکرێت زۆرن و گشتگیرن و ناوچێک بۆ ناوچێکترە گۆڕەیە بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان دانراوە ئەو مەرجانی کە دانراون بۆی ناوچێک بپارێزرێ وەکو ناوچێکی پارێزراوی سروشتی چە خاڵێکە بۆ نمونە ئەبێت ئەو ناوچەیە مرۆڤ هاتوچۆی مرۆڤی تیا زۆر نەبێت و کۆنتترۆل بکرێت
بە هیچ شێوەیەک ڕێگە نەیرێت ڕاوکردن لەو مەنتیقەیە بکرێت یاخود نابێ بە هیچ شێوەیە گژوگیای ناوچەکە کۆ بکرێتەوە لەبەروی ئەو ناوچەیە گرنگە لە ڕووی دیارە ناوچەیەک هۆکارێک هەیە بۆی ئەکرێ بە ناوچەی پارێزراو لە دوایەوەی کە هۆکارەکە دیاری کرا و بڵێ ئەم ناوچەیە گرنگە بۆی بکرێ بە ناوچەی پارێزراو ئەنج ئەو کاتە بۆ نمونە دیاریکرێت چیتیا بکرێ بۆی پارێزیات چیتیا بکرێ بۆی ڕێگە بگیرێت لە ناوچوونی زیندۆرەکان لەبەرەوە بۆ نمونابێ ژمارەی دیاریکراو لە گیانەوەری گرنگی تیاابێ دەگمەنی تیاابێ لە ڕۆکی دەگمەنی تیاابێ هەڵکەوتەی جوگرافی چەکە گونجاو بێ لە ڕووی جوانی سروشتەکەیەوە گونجاو بێ بۆ ناوچی پارێزرا ئەو مەرجانەی دەبێت هەبن لەو شوێنەی هەڵدەبژێردرێت بە ناوچەی پارێزراوی سروشتی لەگەڵ ڕەچاوکردنی تایبەتمەندی ناوچەکە جیاوکەیی لە دەوڵەمەندی دیار و ڕۆن بە پێکهاتەی هەمە چەشنەی زیندگی بوونی ژمارەیەکی گرنگ لە جۆرەکانی تاقانەی نیشتەجێ بوو بوونی جۆرێک یا زیاتر لە جۆرە دەگمەنەکان یا لەژێر هەڕەشەی مەترسی لە ناوچوندایە جیاوکەیی و تاقانەیی نشینگەیی شێوەی زەویەکە شیا و دیار بێت لە هەبوونی بەهای مێژویی یا جوانی یا کۆمەڵایەتی یا ڕۆشنبیری کا پەیوەندی بە سروشتی شوێنەکە هەبێ دەوڵەمەندی ناوچەکە بە شوێنی بایەخدار بۆ توێژینەوەی زانستی دوورمەودا شوێنەکان بایەخدار بێ بۆ گەشت و گوزاری ژینگەیی پاڵپشت بە یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە باشووری کوردستان ژمارە 8 ساڵی 2008 لەسەر ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران لە دانیشتنی ژمارە 16 لە ڕێکەوتی 5/12/2011 بڕیاردرا بە دەرچوونی ڕێنمایی دامەزران و بەڕێوەبردنی ناوچەی پارێزراوی سروشتی ژمارە 9 ساڵی 2011 کە پاڵپشت بە مادە و بڕگەکانی ئەم ڕێنمایە ناوچەی پارێزراوی سروشتی لە باشووری کوردستان دادەمەزرێ بەڵام ڕێنمایەکە بەرکار نییە و کاری پێنەکراوە. ئەو کارانی کە ڕێگە پێ نادرێن ناوچە پارێزراودا ئەوەیە کە پێشێمیان ڕاوکردن بە هەموو شێوێکیان قەدەغێ و ڕێگا پێ نادرێ مەگەر لە هەندێک کاتی جیاجیان نەبێ کە مودەکەی دیاری بکرێت لە پاڵ ئەوەشدا بڕینی دار بە هەموو شێوێکەوە دیسانەوە ڕێگە پێ نەدراوە ڕاکێشان و هەڵکێشانی ئەو ڕووەکە جیاوازانەی بە تایبەتی بەهاریەکانیان هەڕوێکی ترە بەڕەگ و ڕیشەیەوە لە کاتی بەهاراندا چکە خەڵک وەکو سەرچاوی خۆراک بەکاری دێنێ هەندێک جار وایە بگرە وەکو سەرچاوەیەکی پزیشکیشی بەکاردێنێ ئەوەشان بە هەمان شێوە ڕێگا پێنەدراوە نەهاتنی کۆچەریەکان هەتاوەکو یەکی سەرەتا یەکی مانجی 6 ساڵانە ڕێگەیان پێ نادرێت کە ئەوانە لە پێشی ئەوە بێنە ئەو ناوچانە. لێستایا ڕێکخراوی سروشتی عێراق کار لەسەر ناوچەیەکە کات بۆ ئەوەی بکرێت بە ناوچەی پارێزراوی سروشتی ئەو ناوچەیەش قەرداغە قەرداغێکی کە لەو ناوچانەی کە زۆر گرنگە لە ڕووی هەمە جۆری زیندەوەریەوە هەم لە ڕووی ژمارەی جۆری گیانەوەران جا ئەو گیانەوەرانە شیردەر بن یا خشۆک بن یا وشکاوەکی بن هەم لە ڕووی پۆشەری ڕۆکی و لە ڕووی دارستانی ناوچەکەشکەوەیەکێک کە لە دارستانە زۆر گرنگەکان کە تا ئێستا ژمارێکی زۆری بە تەندروستی و بە سروشتی ماوەتەوە دارستانی بەڕۆکەی و هەم لە ڕووی ژینگەکەشیەوە وەکو ناوچەیەکە کە ئەکەوێتە ناوچەی زاگرۆس ماونتن فۆرست ئیکۆریجن کە ئەم ناوچەیە خۆی لە خۆیە ناوچێکی مەترسی لەسەرە سروشتەکەی مەترسی لەسەرە بە حکمی ئەوەی کە بە درێژایی مێژوو ناوچەیەکە شەڕ و شۆڕی لەسەر بووە لەبەرەوە قەرداغ مەڵێ ڕێکخراوی سروشتی عێراق قەرداغی هەڵبژاردووە بۆی بکرێ بە ناوچەیەکی پارێزراوی سروشتی بەڵام زیاتریش هۆکاری سەرەکی کە ئێمە و منیش وەکو خۆم کە بەڕێوەبەری پرۆژەی دروستکردنی ناوچەی پارێزراوی سروشتی قەرداغم مەبەستی سەرەکیەکەمانەوە بوو کە لە ساڵی 2011 ئیتر کە پڵنگمان تۆمار کرد پڵنگ ئاژەڵێکی دەگمەنە مەبەستی سەرەکی لەوەی کە
تەرکیز بکەین لەسەر ناوچە قەرداغ ئەوەیە کە ژمارەی پڵنگ لەو ناوچەیە بپارێزین دیارە کە ناوچەکە پارێزرا هەموو ئەو گیانۆر و ڕووەک و سروشتێک کە لە قەرداغا هەیە بە هەمان شێوە پارێزرێ لەگەڵ پڵنگە. بێجگە لەو ناوچانی کە باس کراوە لە ڕووی گرنگیانەوە لە ناویان نەهاتە بێت لە لیستەکەیە بێجگە لە شاخی بەبوو کە شاخێکی گرنگە شاخی تریش هەن کە لە ڕاستیە زۆر گرنگن بەڵام ئەوەیە نەتوانراوە دەرفەت نەبووە کە کاری مەدانی تیا بکرێت بۆ ئەوەی زانیاری باشمان لە بەردەسا بێ نمونەمان زۆرە لە شاخەکانی هەرێمی کوردستانە کە بەتابەتی ناوچە دارستانەکان کە گرنگن بۆی بکرێنە ناوچەی پارێزرا و یەکێک لەوانە ناوچەی شاخی قەندیل خۆی بۆ خۆی زۆر گرنگە لە ڕووی هەمە جۆری زیندەوەریەوە لە ڕووی پۆشەری ڕۆکیەوە بەڵام هەنێک هۆکار هەن کە بۆ ئەو کەسانی کە توێژینەوەکەن ئاسان نییە کە کاری مەدانیان تیا بکرێت لەبەرەوەیە کە باس نەکراونە لیستەکەی ئێمە ئەگینەمانای ئەوە نییە کە ئەمانە بایەخیان نییە بە پێچوانەوە زیاتر ئەولویاتی راوە بۆ ناوچانی کە توانراوە ئیشی زیاتری تیا بکرێت. هۆکاری سەرەکی لە ئێستاە کە گرنگە ناوچەی پارێزراو هەبێ هەر لەسەر ئاستی جیهانی هۆکاری سەرەکی ئەوەیە کە لە ئێستاە جیهان بە گەرمبوونی زەویە تێپەڕە بێ گۆڕانکاری کەشی هەواکە وشەیە کە زۆر باسەکرێت و دووبارە کرێتەوە زۆر کەس یا بڕای پێنەکە یان زۆر کەس هێشتا لە مەترسیەکانی تێنەگەشتووە لەسەر ئاسی گیانی یەکێک لە ڕێگە چارەکان بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەش و هەوا کە یەکێک لە دەرەنجامەکانی گۆڕانی کەش و هەوا ئەوەیە هەم پۆشەی ڕۆکی هەم ژمارەی زیندەوەران لە بەرەو ئینقراز بوون ئەڕۆن یعنی بەرەو لە ناوچوون ئەڕۆن هۆکاری سەرەکی بۆ مانەوەی ئەم سروشتە بە جوانی ئەوەیە بکرێن بە ناوچەی پارێزرا و بە شێوەیەکی یاسایی و سەرڕای ئەوەش کە ئەکرێن گرنگتر لەوەی کە ئەکرێن ناوچەی پارێزرا ئەوەیە چۆن بەڕێوەی ئەبیت چۆن وکو ناوچێکی پارێزرا و سەرپەرشتی یەکەیت چکە هەرەوە نییە کە تۆ ناوی بنیت و ناوەکەی ببێ بە نەکبەتی بۆی وەکو ناشنڵ پارکی هەڵگرتەکان کە ناوەکەی لە ڕاستیا بوو بە نەکبەتی بۆی چونکە ناوچەکە وەکو ناشنڵ پارک ناسێنرا بەڵام بۆ شوێنێکی گەشتیاری هەڕەمەکی کە ژینگەکەی بە تەواوی تێکچووە و سروشتەکەی لە ناوچوە حکوومەتیش بێباکە لە بەرامبەر سروشتەکەی زیاتر مەبەستلەی دەستکەوتنی پارێکی کاتیە کە بۆ خەڵکی ناوچەکە بمێنێتەوە بەڵام بیر لەوە ناکەنەوە کە لە ماوەیەکی کورتە ئەم سروشتیان لەدەست دەرەچێت و چیتر وەکو ناوچێکی گەشتیاریش تێر ناکرێت لەبەرەوە مەبەستی سەرەکی لەوەیە بە شێوەیەکی زانستی بکرێتە ناوچەی پارێزراوە بۆی سروشتی ناوچەکە بپارێزێتەوە بۆ نەوەی داهاتوو بمێنێتەوە هەبوونی ناوچەی پارێزراو بۆ ژینگە بۆ چەند لایەنێکە یەکێک لە لایەنەکان ئەوەیە کەواتوو بەرگری ئەەکەی لەمانەوەی ئەو جۆرایەتی ئەو هەمە جۆرە چەشنێکە لە ڕوەکدا هەتا وا ئەەکەی بیهێڵێ و پارێزگاری لێ بکەی و لە ناو نەچێت ئەوە یەکێک لە ئەوکانی تێ لایەنیشتر لەو ئاژەڵانەی و لە هەمە جۆرێتی ئاژەڵان و لە ناونەچوونی جۆری ئاژەڵ لەو ناوچانێکە هەیە دیسانەوە و بەرگی لەوانە ئەەکەیەوە لایەنە سەرچەکانی ئێستا کە دیسانەوە تەمەشای ئەەکەین پاراستنی ئەو سەرچاو ئاویانەیە کە تۆ پارێزگاری لە ئەەکەی لەوەیکەوە دووربی لە دروستکردنی هەر کارگەیەکی پیشەسازی کە لەسەر ئەو شوێنانە جاری وایە دروست دەکرێت ئەتووە ئەەکەی ئەوانە بپارێزی سەرباری ئەوشکەوە دیسانەوە هەمومان دەزانی کە لە جۆرەتی خاکدا لە ناوبردننی ئەو خاک و ئەو شوێنانێکە هەیە کە زۆر جا دەکرێت بە شوێنی نیشتە جێبوونی مرۆڤ و ئەتوانین بڕین جۆرێک لە کاولکاری تێدا دروست دەبێت ئەوانە لایەنە باشەکانی ئەوەینەکەوە پێویستە ناوچەی پارێزراو لە هەر شوێنێکدا هەبێت داواکارین لەوەیکەوە بەو هیواین لە کاتێکی زوودا دەستەی پاراستنی و چاکری ژینگەی هەرێم بتوانی ئەو کێشەیە کە ئێستا هەڵپەرسێدراوە لەو ناوچەیەدا چارەسەری بکات و بگات بە چارەسەرێکی کۆتایی بۆ ئەو ناوچە پارێزراوی هەڵگۆرستەکران کە دامەزراوە.
بەپێی راپۆرتی KBA لە عێراق 82 ناوچە لەسەر ئاستی عێراق دیاری کراون بۆی کە بکرێن بە ناوچەی پارێزراوی سروشتی کە 45 لەم ناوچانە دەکەونە باشووری کوردستانەوە. بەڵام تا ئێستا لەسەر ئاستی باشووری کوردستان هیچ ناوچەیەکی پارێزراوی سروشتی بە فەرمی نەناسێنراوە. ئەوەی کە هەیە ناشناڵ پارکی هەڵگورسەکرانە وەک ناوچەیەکی پارێزراوی سروشتی کە بۆ ماوەیەکی درێژە کار لەسەر دامەزراندنی دەکرێت. بەڵام ئەویش تا ئێستا بە فەرمی نەناسێنراوە و کارەکانی بە تەواوی ڕاگیراوە. هاوکات لەلایەن ڕێکخراوی سروشتی عێراق و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و بە پاڵپشتی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کار بۆ ئەوە کراوە کە قەرەداغ وەک ناوچەیەکی پارێزراوی سروشتی بە فەرمی بناسێنرێت و لەوێ پرۆژەکە دابمەزرێنرێت. هیوادارین کە حکومەتی هەرێمی کوردستان کار لەسەر ئەوە بکات ئەو 45 شوێنەی کە دیاری کراوە بیکات بە ناوچەی پارێزراوی سروشتی بۆ ئەوی سروشتی جوانی کوردستان پارێزراو بێت. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.